والله خۆش بماچە ئەو دنیایم هەمی بدێن تەعویز نابتەوە کیژە لەبەر جەرگم بێ ئەوە کیچم نەبی هەمی تشتم بی بەڕاستی زۆر شرین بیلە کیژەکە لۆ دەوام دەچی و داهاتەوە منیش لەسەر نێژبیم ئەو ڕۆژە برایەکەیکی بەدی دەرباز جادە بیە و توش حادیسە بی زانکۆ دەگەڕێ لە مەعهەد دەگەڕایەوە لە موسڵێبی لە جامیعەی تەقەنی شیمالی کۆتا ساڵی بووە بەڵێ کۆتای ساڵی بێ و ئەمەنیش ئاهەنگی دەرچوونی کردبوو بەڵێ لە تەخەڕوجی کرد. بەڵێ 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 یعنی ئاهەنگی دەرچوونیشی کرد دەرچینیشی کردبی بەڵێەوە ماوەیەکی کەمی مابوو ماوەیەکی کەمی ماوی کۆتایی هاتبی و ئەوە لێات چۆن بوو هەواڵەکەیان بە تۆ گەیان والله هەواڵەکە بە منیان گەیان حەوەڵەن خوددام کرد گوتم هیچ پێم ناکرێت ما تشتەکە خوددا هینای هێشتا ئەوڕۆ لەو بنەماڵی ئەو شوفێرە خۆش بوویە والله خۆش بماچە ئەو دنیایم هەمی بدێن تەعویز نابتەوە کیژە لەبەر جەرگم بێ ئەوە کژێ گەورەم بی زۆر شرین بیلام بەڕاستی هیچ تەعویزی ناکاتەوە بەڕاستی قسێکی چۆن بوو نێوانتان چۆن بوو والله نێوانمان کیچم نەبی هەمی تشتم بی بەڕاستی زۆر شرین بیلە